زۆر سپاس کاگادن ئەم کاتتان باش خۆشحاڵم لە ڕۆژێکی خۆشی شارە خۆشەویستەکەمانە لەگەڵەوەی خۆشەویستە کۆبینەوە سەرەتا پیرۆزبایی لە گروپەکەم هیوای بەردەوامی و سەرکەوتنتان بۆ خوازم ئەم یادەتان کە یادی 10 ساڵەیە بەنسبەت هەموو ئەندازیاران بە تایبەتی ئەندازیارانی پارێزای سلێمانیەوە ئەوانەی کە بەشدار بوون لەو خولانەی کە لەلایەن پەیمانگە بەڕێزەکەتانەوە کراوەتەوە سوودمەند بوون و بە هەند وەرێگرن منیشەوەی پێم کرد وەکو ئەندازارێک وەکو وەزیری ئاوەدانکردنەوەش هەر شتێک کە پەیوەندیدار بە پێشخستن و بە پشتگیری و پشتیوانی ئێوە دڵنیا بنەوەی لە دەسەڵاتی منابێت درێغیتان لێ ناکەم ئینشاڵڵا. طبعاً ڕاهێنانی پیشەیی یەکێکە لە بنەما سەرەکیەکانی پێشخستنی وڵات با بڵێین چونکە بەبێ ڕاهێنان ئەو زانستی کە لە بەردەستە ناتوانین سوودی لێ ببینین و زانستی ئەندازیاریش زانستێکی تەطبیقیە یعنی زانستێکە کە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بەردەوام ڕۆژانە مامەڵە و کارلێکی لەگەڵاکەین. ئێمە بەداخەوە لە وڵاتێک ئاژین کە بارودۆخە سیاسیەکان لە هەر سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراق و تا ئەم کاتەش کاریگەرە سیاسی سلبیەکان وای کردووە کە عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش لە دۆخێکی سەقامگیری وایە نەبن کە ئێمە هاوشانی وڵاتانی تر هەنگاو بەهەنگاو لەگەڵ پێشکەوتە زانستیەکان ئابڕۆین. خۆتان ئەزانن لە دوای کۆتایی هاتنی شەڕی کۆید و ڕاپەڕینی خەڵکی کوردستان لە ساڵانی 91 تاوەکو ساڵی 97 تقریبا ئەو 6 ساڵە بە تەواوەتی هەرێمی کوردستان و عێراقیش لە پێشکەوتەکانی جیهان داوەڕامون بەڕاستی لە ڕووی زانستیەوە. لە ساڵی 97 تاوەکو ساڵی 2002 بەهۆی هاتنی ڕێکخراوەکانی سەربەنەتەوە یەکگرتووەکان لە بوارە جیاجیەکاندا جۆرێک لە جۆرەکان کاروباری ئەندازیاری حرەکەیکی بەخۆی بینی پێشخستنێکی بەخۆی بینی کە کار کرایەوە لە پرۆژەکانە وای کرد لە ڕێگەی ئەم بەرنامانەی کە سەر بە ڕێکخراوەکانی ئەنتەوە یەکگرتووەکانن جاری شتر جۆرێک لە تێکەڵاوبوون و ئاشنابوون بە پێشکەوتنەکانی زانستی ئەندازیاری بێتەوە ناو هەرێمی کوردستان. ئەمەش قۆناغی شتر بوو. قۆناغی دوای ئەوە کە قۆناغی ڕوخانی ڕۆژەمی سەدام حوسێن بوو لە دوای 2003 تا ئێستا خۆشبەختانە لەو ماوە بەدواوە تاکو ئێستا ئەمە توانیومانە ئەو سنوورانەی کە پێشتر لەسەرمان بوو خۆتان نەزانێت پێشتر دوو ئابڵوقە لەسەر هەرێمی کوردستانە بۆ ئابڵوقەیەکیان کە جیهانی بووە لەسەر هەموو عێراق بۆ هەرێمی کوردستانیشی کردوێتەوە ئابڵوقەیەکیان ئابڵوقەی ڕۆژەمی سەدام حوسێن بوو کە لەسەر هەرێمی کوردستان هەبووە. طبعاً ئەو ئابڵوقەی زانستیشی کردوێتەوە پەیوەندیدار بوو بە هەموو بوارەکانەوە. لە دوای 2003 بە جۆرێک لە جۆرەکان ئەمە ئابڵوقانە شکێنراوە بەڵام تا ئەو کاتی ئێمە حسابی ئەو بکەین ساڵی 91 تاوەکو ساڵی 2003 یا با بڵێن تا ساڵی 2004 وردە کە کاروبارەکان وە پارە تەقان کرایەوە بۆ پرۆژەکان ماوەی نزیکی 13-14 ساڵەکە ئەم 13-14 ساڵە ماوەیەکی زەمەنی دوور و درێژەوە بە ئاسانی تەعویز ناکرێتەوە بە ئاسانی ناتوانین تۆ قەرەبووی بکەیتەوە و بەداخیشەوە لە 2004 بەدواوە تاکو ئێستاکە هەم جاری چ زروفە سیاسەکانی عێراق بگشتی وەرێمی کوردستانی جوای کردووە ڕاستە حکوومەتی هەرێم هەبووە ئیش و کار کراوە بەڵام بەڕاستی ئەگەر ئێمە ئەوکو بابەتیانە بیری لە بکەنەوە زۆر سەقامگیریی وانە بووە لە هەرێمی کوردستاندا کە ئێمە وەکو دەوڵەتێک یا وەکو وڵاتێک بتوانین منافسەی وڵاتانی دراوسێمان بکەین. بەداخەوە وای کرد لە ساڵانی ساڵی 2005 بەدواوە وردە لە پرۆژە گەورەکاندا گرنگی بدرێ بە کۆمپانیا بیانیەکان. کۆمپانیای تورکی هات، کۆمپانیای ئێرانی هات و کۆمپانیای وڵاتانی ئەوروپی شەندێکیان هاتوون لە هەرێمی کوردستان کاریان کردووە. لەو کاتەشە کە پەنا برا بۆ کۆمپانیانە بیانوەکە ئەوە بوو کە ئێمە دابڕاوین ڕاهێنانی پیشەییمان نییە و خیبرەی جێبەجێکردنی ئەو پرۆژانەمان نییە توانای جێبەجێکردنی ئەو پرۆژانەمەوە یەکێ بۆ لە هۆکارانەی کە وا کراوە بیرکرێتەوە پرۆژە گرنگەکان و پرۆژە استراتیجیەکان بچێتە ئەو بارەوە. بەڵام من تقریبەنەوە ساڵ و نیوەیەکە کە لە خزمەتی خەڵکی کوردستانە پۆستی وەزیری ئاوەدانکردنەوە بەڕێوە بم ئەو کۆمپانیا تورکی و ئێرانیانەی کە ئێستا کارەکانە بن بەڕێوە زۆربەی زۆریان لە ئیش و کارەکان وەستاون وەکو پێویست نین یاخود کاتم سەردانی کارەکانی شانەکەم
ئەوەی کە لەوێ ئیشەکە سەب کۆنتراکتەری کوردە یعنی هی کوردستانە کۆمپانیای خۆماڵی واتە بە جۆرێک لە جۆرەکان ئێستا ئەوەی کە کارەکە بە فیعلی بریتە لە بەهرەی ناوخۆیی بریتە لە ئەندازیاری ناوخۆیی و ئەگەر چەند ئەندازیارێکی ئەو کۆمپانیانە وجودیانە بێ بەڕاستی زیاتر بۆ لەوانەیەشتی لۆجیستی و ئیداری خۆیان بێ بەڵام قورسایی جێبەجێکردنی پرۆژەکان بەڕاستی لەسەر شانی ئەندازیارەکانی خۆمانە من بۆ ئەم تەفسیلەم لە بیدایەتەوە باس کرد بۆی بزانین ئێمە ئەو بۆشایی کە هەمان بۆ لە ڕاهێنانی پیشەی چ کاریگەریی سلبی کردوێتە سەر ئاستی بەرەو پێشچوونی پرۆژەکان لە ڕووی کوالیتیەوە لە هەرێمی کوردستانە خۆتان نەزانن ئێمە لە ساڵانی ڕابردوو بەردەوام یەکێک لەو پرۆژانی کە ڕخنی لێگیراوە و کەم و کوڕی هەبووە مەسەلەن بۆ نمونە ڕێگاوانەکانمان بووە کە ڕێگایەک دروست دەکرێت دوای ماوەیەک ڕێگاکە تێکەچێت وەکو پێویست ئەو پارەی کە تیای سەرفکراوە سوودی لێ نابینرێ تەمان ئەمەش خۆی چەندین هۆکاری هەیە یعنی یەک هۆکار نییە هۆکاری چەند گەل لە سەرەتاوە بۆی بڕین با بڵێن تۆ هەموو مەرحەلەیەک هەموو پرۆژێکی گرنگ کە پێویستەکە تۆ دراسی جەدوای اقتصادی بۆ بکەیت دواتر بچیتە مەرحەلەی دیزاینەوە دواتر چیتە بواری ئیداریات و سپاردنی بە بەڵێندەر و دوای بواری جێبەجێکردنەوە بەداخەوە بە هەر هەموو ئاستەکانە توان بڵێم ئەمە کەم و کوڕیمانەوە چ لە بواری دیزاینی سەرەتایی پرۆژەکە لەوانەیە وەکو پێویست دیزاینەکە ئامادە نەکرابێت چ لە بواری جێبەجێکردن ئەو ڕەوشاندازیارانەی کە پێویست بۆ بەڵێندەر جێبەجێک ئەو خۆی جێبەجێ نەکردووە چ لە بواری سەرپەرشتیکردنی پرۆژەکان کە لەلایەن فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بووە لەوانەیە ئەوانیش لە ئاستان نەبوو بێتن بەوەی کە پێویستەکان لەوانەیە لە هەندێک لە پرۆژە یەکێک لە خەلەکان هەبوو بێ لەوانەیە لە هەندێک لە پرۆژە ژمارەیەک لەو خەلەلانە هەبوو بێ ئێستا ئەگەر بمانێ دراسیی زۆری ئەو پرۆژانە پریمزای هۆکاری ئەو چیە و پرۆژانەمان کە بەو کوالیتیە باشە کە ویستومانە دەبچێ دەرنەچووە لەوانەیە پێویستمان بە چەندین محاضەر و چەندین لێکۆڵینەوە هەبێت لەسەر و بابەتانی کە بەسمان کرد نەتوانین لە ماوەی چەند دەقەیەکا باسی بکەین بەڵام ئەوەی کە گرنگە بۆ کەمکردنەوەی ئاسەواری ئەم بابەتە مەسەلەی ڕاهێنانی پیشەیە بەڕاستی ڕاهێنانی پیشەی بۆ هەموو ئاستەکانە بێت ینی بۆ ئاستێکی دیاریکراو نییە ئێمە بە زۆربەی زۆرمان کە ئەندازیاری لێرە دانیشتوین کە لە زانکۆ تەواوەکەین علمێکی نەزەریمان وەرگرتووە من خۆم بۆ خۆم کە تەخەڕوجم کرد و یەکەم ئیش لای بەڵێندەر کارم کردووە بەڕاستی کە نەخشە و دەرخستە هاتووەتە بەردەستم بۆی کارەکە جێبەجێ بکەم وام زانیوە ئەرچێکی زۆر قورسە چونکە تۆ تەطبیقی شتێکی نەزەری بۆ عەمەلی بەڕاستی بەبێ ڕاهێنان زۆر قورسە کەویتە غەڵەتەوە لەوانەیە وەکو پێویست ئیشەکەت بە باشینە ڕوا بڕێەوە ئەمەوە ئەکات مەسئولیەتێکی گەورەت لەسەر شان چونکە دوجار ئەندازیار ئەو کاری کە ئەیکات ئەبێتە هۆی خەرجکردنی ماڵی دەوڵەت ماڵی گشتی واگەر ئەو ماڵە گشتیە جێی خۆی نەگرێ وە لە جێی خۆیە ئیشەکە یا پرۆژەکە بە پێ ئەو کوالیتی بۆی دیاری کراوە جێبەجێ نەکرێ وەکو وایە ماڵی گشتی بە هەدەر دابێت و زیانی گشتی بە وڵات گەیان لەبەرەوە مەسئولیەتێکی گەورەیە ئەگەر ئەندازیارێک لەو ڕۆ بیری لێ بکاتەوە هەست بەوە بکات کە ئەو نەخشەی کە لە بەردەستیاتی مەسئولیەتێکی گەورەیە و پارەی گشتی میلەتە لە بەردەستیە بەو نەزەریەوە بیری لێ نەکاتەوە لەوانەیە جاری وا هەیە ئەگەر بڵێ قەیچەکە خۆ پارەی من نییە ئەگەر ئەمە جواب دوای بە مقاولەکەی تێکەمەوە چاچێکەمەوە وای لێکەم بەرحاڵ کەواتە ئێمە لە هەر لە دەرچوونمان لە زانکۆ پێویستمان بە ڕاهێنانی پیشەیە هەر لە دەرچوونمان لە زانکۆ پێویستمان بەوەیە لە هەموو ئاستەکانە طبعاً خۆتان نەزانن بواری ئەندازیاری وەکو پێشەکیش باسم کرد بوارێکی زانستی تەطبیقیە و ئێستا با بڵێن بەش و سێکتەرە جیاجەکانی ئەندازیاری وەکو ساڵانی با بڵێن هەشتاکان و نەوەتەکانی زۆر ورد بۆتەوە لەوانەیە لە هەر تەخەسوسێکە ئێستا پێویست کات تۆ ورد بیتۆتیایە شادی ماستەر یا دکتۆرا یاخود بەردەوام لێکۆڵینەوەی تیا بکەیت ئەوەی کە پێویستە کات ئێمە تەرکیزی لەسەر بکەین وەکو ئەندازیاران یاخود وەکو دامەزراوەکانی حکوومەت کە ئێستا من خۆم با بڵێن ئەرچێکی گشتیم لەسەر شانە پێویستە کات ئیحتیمام بەڕاستی بە ڕاهێنانی پیشەی بێ بۆ ئەوەی ئەو ئەندازیارانی کە سەرەتا تەخەڕوجەکان بە شێوێک لە شێوەکان مەسئولیەتیان پێ بدرێت ناکرێت ئەندازیارێک بەبێ وێ ڕاهێنانی کردبێ مەسئولیەتی بەڕێوەبردنی پرۆژەیەکی پێ بدرێت کە
زیاتر لە 4 ملیۆن دلارە چونکە دوجار احتیمال ئەو 4 ملیۆن دلارە کە تۆ لە بەرژەوەندی گشتی و لە ماڵی گشتی تەرخانەکرێ بۆ ئەو پرۆژەیە گەر جێی خۆی نەگرێت وەکوایە تۆ زیانێکی گەورەت گەیان بێ. بەهەرحاڵ بۆی ئەندازیاریش سەرکەوتو بێەوە ئەو کەفاعەتەی کە پێویستە کات قۆناغ بە قۆناغ پەیدای بکات بەڕاستی بێ بەڕاهێنانی پیشەیە بڕات. وەکو باسیش کرد هەموو ئاسەکانە بێ بگرێتەوە لە دوای تەخەڕوجەوە دواتر لە ساڵانی خزمەتکردنی لە ئیشوکارەکانی دواتر ئەگە بچێتە بواری تەواوکردنی خوێندنەکەی لە بواری دراسی ماستەرا بێت یاخود دکتۆرا بێت ئەبێ بەردەوام بێت لە ڕاهێنانی پیشەی. من لەوانەیە مەسەلەن هەندێک هاوڕێمان هەیە کە لە کولێت تەخەڕوجی کردو یەکسەر لە ماستەر وەرگیراوە لە ماستەر تەواو بۆ یەکسەر چۆتە دکتۆرا علمی تطبیقی هەندەسەی نەکردەوە بەڕاستی یعنی ئەگەر دکتۆراشی هەبێت لە علمی هەندەسە ئەگەر لە ڕووی ڕاهێنانی پیشەیەوە لەسەر پرۆژەکان کاری نەکردێ هەندێک دیتێڵی ورد هەیە لە کاتی جێبەجێکردنی پرۆژە دروست دەبێت بەڕاستی درشی پێناکە وەستی پێناکە. لەبەرەوە شانبەشانی پلە زانستیەکە ئەبێت شانبەشانی ئەوەش ڕاهێنانی پیشەیی هەبێت بۆ جێبەجێکردنی پرۆژەکان. لەبەرەوە گرنگە کە ئێمە گرنگیی زۆر بە ڕاهێنانی پیشەی بین. لەوانەیە کاتێکی زۆرم برد بێت لەوە بەڵام من هەر حەزەکەم ینی هەر بۆ ئێوەش و بۆ ئامادەبوانی خۆشەویستیەوە باسکەم ئێمە لە ئایندێکی نزیکا لە وەزارەتی ئاوادانکردنەوە بەرنامەمان داناوە چەند خولێکی ڕاهێنانی پیشەیی بکەینەوە لە بواری جیۆمەتریک دیزاین بە تایبەتی بۆ ڕێگاومانەکان و یەکتر بڕەکان. هەروەها لەم چەند ساڵی ئەخیرا ئێمە زیاتر هەندێک کاروبار هەندێک پرۆژەمان کردووە کە لە بواری تونێلا بوون و گرنگیدان بە بواری تونێل و زانستی تونێل و چۆنێتی کارکردن لە تونێلا ئەمەش بواریشتر بێت کە ئەمانەوێت ڕاهێنانی لەسەر بکەین. هەروەها پردەکان چونکە پردەکانیش ئێستاکە ئێمە خۆشبەختانە چوونێتە ئاستێکی پێشتر لە بواری جێبەجێکردنی پرۆژە استراتیژیەکان ئەسە پردی گەورەمان ئێدارەی کوردستان جێبەجێکەین پێویستە کاتخولی ڕاهێنان بۆ ئەندازیارانە بکەن و کە لە بواری پردەکانیشە دیزاینی پردەکان یاخود سەرپەرشتیەکان. هەروەها بابەتێکی تر مەسەلەی جیۆتەکنیکە کە ئەوەش پێویستە بۆ تێستی خۆڵخاک هەروەها بۆ ستیبڵەتی کە لە پرۆژەکانە بەڕاستی گرنگە جیۆتەکنیک ڕاهێنانی لەسەر بکەین بۆی بتوانین ئێمە ئەو خولانەی کە پێویستە بۆ ئەندازیارەکان کە لەو بوارانە کارەکەن زانیاری زۆری لێوەرگرن. سەرڕای ئەوەش ئێمە لە پرۆژە استراتیژیەکانی ئێمە یا با بڵین بەشێکی زۆری پرۆژەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن واری ڕێگاومانەکانە و هەندێک لەو خەلەلانەی کە دروستە بە لە سەرەتاش باسم کرد مەسەلەی سترەکچەری لەیەرەکانە با بڵین تەبەقاتەکانی ڕێگایە. زۆر جار ئێمە خەلەلمان هەیە لە دیزاینکردنی سترەکچڕال لەیەر ئەمەش پێویستی بە خولی ڕاهێنان و بە ڕاهێنانی پیشەی هەیە لە هەموو ئاستەکانەوە بەڕاستی ژۆش تەرکیزێکی زۆری خێنە سەر چکەمە پێویستمان پێێتی لەو بارەیەوە. طبعا ئەم بابەتی کە باسم کرد بە چەند قۆناغێک ئێمە بە تەماین ڕاهێنانە بکەینەوە لەوانەیە قۆناغی تریشمان نەبێت بۆ دیزاینی بە تایبەتی پردیش لە بواری ستیل سترەکچەر بە یا کۆنکریت سترەکچەر بێت و هەندێک بەرنامەی سۆفتوێریش هەیە بەڕاستی کە گرنگن کە ئەندازیارانی ئێمە پێی شارەزا بن بە تەماین لە قۆناغی دۆم و سێمی ئەو ڕاهێنانانە احتیمام بەو سۆفتوێرانەش بین بە تایبەتی سیڤڵ 3D کە بۆ ڕێگاومانەکان زۆر گرنگە و هەروەها CSI کە بۆ دیزاینی پردەکان گرنگە. من جاریشتر سوپاسی وی گروپەکەم هیوادارم سەرکەوتوو بن و دڵنیاشیانەکەمەوە هەتا و کاتی من لە خزمەتی گشتیا بم چیم پێ بکرێت پشتیوانیانەکەم سەرکەوتوو بن. زۆر سپاس دەستە خۆش بێکێک دانا عەبدولکەریم وەزیری ئاوادانکردنەوە زۆر سپاس بۆ بەڕێستان.